سڵاتانی بۆم کاتتان باش دوای ئەوەی محەممەد شیع سوودانی بە شاندێکی 170 کەسی گەشتە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا و لەگەڵ بەرپرسانی باڵای وڵاتەوە بە تایبەتی جۆ بایدن سەرۆکی وڵاتە کۆبووەوە کە کۆبوونەوەکە کاردانەوەی نێودەوڵەتی نەخۆیی زۆری بە دوای خۆی داهێنا بە تایبەتی لەو خاڵێکە پەیوەندی بە ئایندەی پەیوەندەکانی عێراق لەگەڵ ئەمریکا و داڕشتنەوەی جۆر و شێوازی پەیوەندەکان لەگەڵ عێراق ئەوەی کە ئێستا عێراق خوازێرەتی دەیەوێت کە پەیوەندەکانی تەنها لە چوارچێوەی سەربازی و ئەمنیدا لەگەڵ ئەمریکا نەمێتەوە بەڵکەوەی کە شاندەکە و محەممەد شیع سوودانی داوای کردووە کە لە بواری ئابووری کولتوری و ڕۆشنبیری و هەموو بوارەکانی دیکە دەیەوێت دەرچێکی نوێ لەگەڵ ئەمریکا دابدۆزێتەوە بۆ برەودانی زیاتری ئەم پەیوەندیانە ئەوەی تایبەت بوو بە هەرێمی کوردستان بە تایبەتی لە بابەتی موچە و بوجە چی باس کرا ئایا پەیامی بایدن پەیامێکی دڵخۆشکەر بۆ وڵاتیانی هەرێمی کوردستان کە لە ڕێگەی محەممەد شیع سوودانیەوە تاوای ئەو کێشانەی کە لە ماوەی ڕابردوودا هەبووە لە بابەتی موچە و بوجە جارێکی دیکە دووبارە نەبێتەوە حتمما لەگەڵ هەموو ئەمانە کۆمەڵێک بابەتی دیکەی تایبەت بە لێکەوتە و کاریگەریەکانی ئەم سەردانە چی دەبێت بۆ قۆناغی ئایندە هەموو ئەمانە دەکەمەتەوە و بابەت و گفتوگۆی زیاترم لەگەڵ میوانەکەم بەڕێز ئاورنگ شێخ عەلی چاودێری سیاسی وەردەگرم. ئاورنگ خان سپاس بۆ ئەم دەرفەتە. سپاس دەستان خۆش بێ، سپاس بە کەناڵی سلێمانی. دووبارە بەخێر بێت. پرسی گەرمی ڕۆژ بابەتی سەردانی محەممەد شیع سوودانیە بۆ ئەمریکا وەکو چاودێرێکی سیاسی پێم خۆشە لە کۆبوونەوەکەی لەگەڵ سوودانی چی تێگەشتیت پێت وایە ئەمریکا ڕوودەدات لە دۆخێکی ئاوادا کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە دۆخێکی هەستیاری ئاڵۆزدا تێدەپەڕێ ئەم سەردانە بۆ لەم کاتەدا؟ سەرەتا دەستخۆشتان لێ دەکەم بەنسبەت بۆ سەردانی محەممەد شیع سوودانی زۆرترین دەنگدانەوەی هەیە لە میدیاکانی ناوخۆی و جیهانی بەهۆی هەستیاری و ناسکی ئەو بارودۆخی کە ئێستا ناوچەکە پیداتی پەڕ دەبێت چ لە ناوخۆی عێراق چ لە ئەو چێش و ململانەیە بڵین لەم دوایە ئەم چێش و ململانە زۆرانی کە لە نێوان ئیسرائیل و ئێران و لەدانی ئێران لە ئیسرائیل و هەڕەشەکانی ئیسرائیل و بەرپرسدانەوەی کەم تا زۆری هەروەها محەممەد شیع سوودانی بیرمان نەچێ کەسێکە و ئەندامێکە سەر بە ئیتاری تەنسیقیە ئیتاری تەنسیقیش لای هەمووان ئاشکرایە کە کەم تا زۆر لایەن ئێرانەوە تەحەکومی پێدەکرێت بەڵام بیرکردنەوەی محەممەد شیع سوودانی هەر لە سەرەتاوە کەم تا زۆر ڕازیکردنی هەموو لایەنەکان بووە و تا حدێکیش لەم بیرۆکە و لەم کردداری سەرکەوتوو بووە و هەوڵی داوە کێشەکانی سەرتا ئێمە دەبێت ینی ئەوەی کە قسەی لە دەکەین و کە بەلای ئێمە گرنگە پەیوەندیەکان و کاریگەریەکانێتی لەسەر هەرێمی کوردستان ئەوەی کە بەرامبەر هەرێمی کوردستان کردین یاسپاکی خۆی سلمان پێش سەردانەکەی بۆ ئەمریکا دوو موچەی نارد و دەیەوێت پەیوەندیەکانی ئاسایی بکاتەوە لەگەڵ هەرێمی کوردستان تا حدێکی زۆر میانڕەوترە لە سەرۆکوەزیران ئەو سەرۆکوەزیرانەی ترکە پێشتر بڵێن سەرۆکایەتی حکوومەتی عێراقیان کردووە. ئاورنگ خان ئەم نەرمی نواندنەی سوودانی بەرامبەر بە هەرێم چی ڕەبتێکی بە ئەمریکاوە هەیە؟ یعنی زۆر باس دەکرێت کە ئەمریکا ڕۆڵی سەرەکی هەبووە لە چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و بەغدا و بە تایبەتیش باسی ئەوە دەکرێت کە سەردانێکی پێشی بەڕێز مەسرور بەرزانی ڕێگەخۆشکەرێکی باش بۆ ئەوەی کە سوودانی بەم شێوەیە تەعامولکە. بێگومان سیاسەتی دەتوانین لە دووتەوەرەوە لە دوو ڕۆ ئەمە ببینی. باشە ڕەنگەی یەکەم ئەوەیە کە محەممەد شیع سوودانی دەیەوێت بۆ چەند ساڵی داهاتوو بۆ 4 ساڵی داهاتوو ببێتەوە سەرۆکوەزیران ئەمەش پێویستی بە ڕازیکردنی هەموو لایەنەکان و من ضمنی هێم ئەمریکا هەیە و ناتوانێت تەنها ئەمریکاش ڕازی کات پێویستە کە ئێرانیش ڕازی بکە. بابەتی دووەم بیرمان نەچێ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز کاک مەسرور بارزانی سەردانەکەی بۆ ئەمریکا کە تایدا چەندین بابەتی گرنگی وروژاند کە بڵێن بابەتەکان تایبەت بوو بە ماف و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان تایبەت بوو بە دەستوری عێراق کە چەندین ساڵە بە هەڵپەسەرایی ماوەتەوە چەندین ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان بە میانڕەوی بەهۆی وەفدەوە لە ڕێگای وەفدەوە لە ڕێگای گفتوگۆوە دەوێت ئەم کێشانە چارەسەر بکات بەڵام بەداخەوە حکوومەتی عێراق تا
دێ ڕشتر دەبێ بەرامبەر مافەکانی هەرێمی کوردستان و دەیەوێت بە هەر شێوەیەک بێ حکوومەتی هەرێمی کوردستان لاواز بکە هەرێمی کوردستان لاواز بکە و ناوێت تاوکو ئێستاژ بەداخەوە باوەڕ بەوە بکات کە حکوومەتی عێراق حکوومەتێکی فیدرالیە دەوێت بە مرکزی هەڵسوکەوت بکات ئەمەش ڕەفزە لەلایەنی نێودەوڵەتیەوە لە کۆمەڵگای نێودەوڵەتیەوە چونکە ئەوەی کە ناسراوە حکوومەتی هەرێمی کوردستان بەهۆی سوتفەیەکەوە دروست نەبووە نەخێر بەهۆی خوێنی چەندان ساڵی شەهیدانەوە دروست بووە بەهۆی ئەو خەبات و قوربانیدانی گەلی کوردستان دروست بووە بیرمان نەچێت حکوومەتی هەرێمی کوردستان شان بەشانی حکوومەتی عێراق کاری کردو بۆ بنیاننانەوەی عێراق ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆک بارزانی نەبوایە ئەم عێراقی ئەم ڕۆژ نەدەبوو بەڵام ئەوان بەداخەوە زوو بیریان لە زانیاریتان هەیە بۆی کە لە کۆبوونەوەکەی نێوان سوودانی و بایدن چۆن باسی قەوارەی دەستوری هەرێم کراوە ینی ئەوەی کە زانیاری بێت بەنەس بایدن ینی ئاماژەی بۆ کردووەکەوان درێژە بە قسەکانم دەم لەسەر ئەوە پابەند دەبن بە پاراستنی قەوارەی دەستوری هەرێمی کوردستان فەرموو بەڵێ سەبارەت بە تەوەری دووەمیش ئەوەیە کە بەڕێز مەسرور بارزانی کاتێک کە چوو بۆ ئەمریکا دوای ئەوە سەردانی عێراقیشی کرد ئەم لە گرێدانە بوو بەهۆی ئەوەی کە ڕایەکان ئێستا لە ئەمریکا هەمان دووپاتکردنەوەی ڕای سەرۆک بارزانیە کە دەڵێت دەبێت هەڵبژاردنێکی پاک و بێگەرد و دوور لە تەداخلاتی دەرەچی بکرێت ئەمە شتێکی زۆر گرنگە بۆ هەرێمی کوردستان ڕاستە ئەمریکا جەخت لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن دەکاتەوە بەڵام بە مرج ئەو مەرجی کە پارتی دیموکراتی کوردستان دایناوە بۆ هەڵبژاردن کە دەبێت هەڵبژاردنەکە پاک و بێگەرد هەروەها بمبورە هەروەها جەختی لەسەر بەشداری کە منەتەوایەتەکان کردووە ئەو 11 کورسی کە کە منەتەوایەتەکانە هەروەکو لای هەمووان ئاشکرایە لای ئەمریکا و ڕۆژئاوا و کۆمەڵگەی نێودەوڵەتیش ئاشکرایە هەرێمی کوردستان پێشەنگە لە پاراستنی مافی کە منەتەوایەتەکان ئێستا کە ئەم بڕیارە دراوە هەم تەداخولکردنە لەلایەن حکوومەتی لەلایەن محکەمەی ئیتیحادیەوە لە هەرێمی کوردستان کە اختصاصی ئەو نییە هەم پێشێلکردنێکی زەقی کەمە نەتەوایەتەکان ئەم قەناعەتەی ئەمریکا بۆ پژگیریکردنی هەڵبژاردنێکی ڕاست و دروست تا چەند لەوە سەرچاوە دەکرێت کە زانیاری و بەڵگەی پێویستیان لە بەردەستەکە هەڵبژاردنێکە دەکرێت دیزاینێکی بۆ داڕێژراوەکو باز دەکرێت ینی ئەمریکا پێشوەختە ئاگاداری ئەم سیناریۆیە کە بۆ هەڵبژاردننی هەرێم ئەنجام درراوە بێگومان وەکو دەزانێت شتێک لای ئەمریکا شاراوە نییە و بە ورد و درشتی هەموو ئەو هەنگاوانە دەزانێت و چەند ساڵێکیشە ئەوەی کە تێبینی کردووە ئەوەی کە بە چاوی بێلایەنانە سیر بکات دەزانێت کە عێراق لەلایەن ئێرانەوە کۆنتترۆل کراوە و دەستێوەردانێکی زەق هەیە و ڕایەکانی محکەمەی ئیتیحادی هەمان ڕای وەکو کۆنتترۆلێک هەمان ڕای ئێرانە هەمان ڕای ئەو هێز و لایەنە چەکدارانەیە کە بە بێیاسایی لە عێراقدا وردە خەریکە پەرە دەسەنن ئەوەکان قەناعەت و بڕیارێکی ئەمریکا یان هەڵوێستێکی ئەمریکا سەبارەت بەم پرسە دەتوانێت ئەو قەراراتانی کە دادگای ئیتیحادی عێراق دەری کردو بەرامبەر بە هەڵبژاردنەکان و هەرێمی کوردستان دەتوانێت ئەمە پوچەڵکاتەوە یان ئەمە پێویستی بە کۆبوونەوەی زیاتری نێوان لایەنە سیاسەکانی عێراقەیە هەتا حدێک چونکە ئەومان بیر نەچێت هەژمونی ئێران بەسەر عێراقەوە زۆرە و ئەگەر ڕشتبوون و بەهێزی و ئیرادەی گەلی کوردستان و سەرۆک بارزانی نەبایە لەوانەیە ئێران بتوانێت هیلالی شیعی تەواو بکە و نەبوونی هێزەکانی ئەمریکاش بە هەمان شێوە نەبوونی هێزەکانی ئەمریکاش لەناو عێراق ئەم ئەنجامە دەپێکێت کە هیلالی شیعی و ئێران ئەوی کە لە بیریدا هیلالی شیعی دروست بکات بۆیە هەم بوونی ئیرادەی گەلی کوردستان هەم مانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق و هەتا حدێک تەداخولکردنی ئیدارەی بایدن لە بڵین سیاسەتی ناوخۆی عێراق و پشتگیریکردنی زمنی ئەوان بۆ هەرێمی کوردستان کە لەم دوایانەدا زمنیش نەبوو شاراو نەبوو بە ئاشکرا باسییان کرد و خۆشببختانە فەڕەنساش زۆر بە ئاشکرا
باسی ئەوەی کرد کە ئێمە پشتگیرەکانمان بۆ هێزی پێشمەرگەی کوردستان کە تێکشکێنەری داعش بووە بەردەوام دەبێت. بەڕای من کورد نابێت چیتر عاتفیانە بیر بکاتەوە ئەوەی کە لەم سەردەمەدا بۆ کورد هەیە ڕاستە مەترسێکی گەورە لەسەر هەرێمی کوردستان هەبوو بەڵام هەز دەکەم کورد ئێستا یاری دەکا و یاریکەرێکی باشیشە و بەڕای من ئەوەی کە حکوومەتی عێراق دیکە لە مێژوودا کردی لە 74 کردی دەستی لەگەڵ دەرەوە تێکەڵ کرد بۆ کوژانەوە و بۆ لەناوبردننی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان کە نەشی توانی و زۆر بەهێزتر سەری هەڵدایەوە ئێستا ئەوە بۆتە دەرسێک بووی کە کورد ناتوێتەوە کورد ئیرادەی بەقوتە بۆیە پێویستە و لە کۆتاییدا هەر بێتەوە سەر مێزی گفتوگۆ لەگەڵ کوردانیشێت چونکە باش ئاسایش و ئارامی عێراق بەندە بە ئاسایش و بە ئارامی هەرێمی کوردستان و دانی مافە دەستوورەکانی هەرێمی کوردستان ئەم بابەتە عێراق هیچ کاتێک باش ناتوانێت سەقامگیر بێت ئەگەر هەرێمێکی سەقامگیر سوودانی لەمە تێگەشتووە و دەمەوێت پێم بڵێ لە کۆبوونەوەکەی نێوان بایدن و سوودانی ئەم تێگەشتنە دراوە بە سوودانی کە دەبێت پاراستنی و ئاسایشی هەرێمی کوردستان پابەندە بە ئاسایشی عێراقەوە و ڕوویای سوودانی چی بۆ بەرامبەر بەم قسەیە؟ بێگومان هەروەک باسم کرد سوودانی دەیەوێت یعنی ئەوەی کە دەیبینین و تێبینی کراوە هەوڵ دەدا دەستوری عێراق جێبەجێ بکات و پرسە هەڵپەسێراوەکان نێوان هەرێم و عێراق جێبەجێ بکات. هەندێک لەو هەوڵانی هەتاو کە ئێستا سەری گرتووە و هەندێکی ماوە ئەو هەندش کە ماوە بە یارمەتی ئەمریکا و بە یارمەتی هەرێمی کوردستان و یارمەتی بەشی گەورەی بڵین ئیتاری تەنسیقی کەی خۆیەتی پێویستە قەناعەتیان پێبێنێت کە دەبێت ئەوانش نەرمی بنوێنن کە ناکرێت ئێران بە مطلقی و بە بێت سنووری تەراتێن لە عێراقدا بکە هەموو سیاسەتەکانی خۆی بەبێ گەڕانەوە بۆ لایەنە سیاسەکانی عێراق وەوەی کە لە کۆبوونەوەکەی نێوان بایدن و سوودانی باس کرا سوودانی دەتوانێت لەسەر پنت و خاڵی ئەو ڕێکەوتنی کە لەگەڵ ئەمریکا کردوێتی جا ڕێکەوتنەکە هەر جۆر و شێوازێک بێت دەتوانێت ڕاستەوخۆ بەبێ گەڕانەوە بۆ پەرلەمان و بۆ لایەنە سیاسەکانی عێراق بڕێت یەکلایکەرەوە بات ڕوبەڕووی فشار و ئاڵانگاری زیاتر ناکاتەوە لە عێراقدا دەتوانین لەمەشدا بڵین سوودانی هێزێکی زیاتری پێویستە سیاسەتێکی حەکیمانەتری پێویستە چونکە ڕاستی ئاسان نییە تو هەموو لایەنێک لە خۆت ڕازی بکەیت بە تایبەت دوولایەنی دژبەری گەورەی وەکو ئەمریکا و ئێران بەڵام ئەگەر بێت و سوودانی سیاسەتێکی حەکیمانە و سیاسەتێکی تا حدێک نەرم هەندێک جار ئەوەی کە ئەمڕۆ یان یاخود دوێنێ بوو تۆزێک بە توندی قسەی کرد و کوتی من هیچی تر قبول ناکەم لە دەوڵەتانی دراوسێ کە ئاسمانی عێراق بۆ مەرامی سەربازی و ئەمنی خۆیان بەکاربێنن ئەمە خواستی ئەمریکا باشە خواستی ئەمریکای بێگومان چونکە پێشتر ئەم خیتابەی نەبووە بە هیچ شێوەیەک ئەم خیتابەی نەبووە دوای سەردانەکەی بۆ ئەمریکا ئەم خیتابیدا هەر لە ئەمریکا ئەو خیتابیدا کەواتە کەم تا زۆر بڕیارەکان و سیاسەتی ئیداری بایدن لە سیاسەتی سوودانی ڕەنگی داوە لە دوای ئەم سەردانە سوودانی لە بینی ئەمریکا و ئێراندا کامیان هەڵدەبژێرێ یان سیاسەتەکە سیاسەتێکی هاوبەشی درێژخایانی دوورمەودایەوە دەبێت بە یەک مەسافە لە هەردوو هێزەکە دوور بێت دەتوانێت ئەم تەوازنە ڕاگرێت هەروەکو باسم کرد کاکە ئەرسەلان شتەکە تۆزێک هەر هەمان تقریبا پرسیارەکەت وەکو پرسیارەکەی پێشتر بوو تقریبا توانم هەمان وەڵامیشت دەمەوە ئاسان نییە بۆ سوودانی بەڵام دەبێ پیشی کات چونکە بەندە بە هەڵبژاردنەوەی 4 ساڵی داهاتووی خۆی دەبێ ئەمە بکات و دوای ئەوەی کە دەشگەڕێتەوە ئێمە زیاتر پێ بە پێ نەتیجەکان دەبینین ئەنجامەکان دەبینین ئەوەی کە ئێستا هەیە بۆ کورد دڵخۆشکەرە هەتا حدێکی زۆر و نیازپاکی خۆشی سەلمان پێش ئەوەی کە بڕوا دوو موچەی بۆ هەرێمی کوردستان نارد و زۆر شتی تری باس کرد کە خەڵکی کوردستان دڵی پێی خۆش بوو ئەوەی کە زۆر گرنگە و کە زۆر جێگەی سەرنجە دەربارەی موچەخۆرانی هەرێمی کوردستان و پێگەکەی کە سوودانی باسی کرد بێ لەگەڵ بایدن
وەکو نووسەرێک لای تۆ چییە کە دڵی پێخۆشکەی؟ ئەوەی کە دڵمان پێی خۆشە ئەوەیە کە بایدن بۆ خۆی مفاتەحی سودانی کردوتەوە کە لەگەڵی دانیشتۆ مفاتەحی کردو پێی وتووە کە هەرێمی کوردستان و ئاسایشی هەرێمی کوردستان و هەر بەنەس موچە و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان بۆ ئێمە زۆر گرنگە و جێبەجێکردنی دەستوری عێراق کە چەندین ساڵە 55 مادەی دەستوری کە لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە بە ئەنقەست جێبەجێ نەکراوە ئەمە بۆ ئێمە زۆر گرنگە و پەیامی سیاسەکانیش هەر ئاواییە خۆ شێوەیەکی ئاسایی قسە ناکەن کە ئەم پەیامەی بە سودانیدا سودانی دەبێت لای خۆیەوە بای ئەوەندە تێگەیشتنی هەبێت کە ئەو مەبەستی چی چونکە دائیمەن ئەمریکا دەڵێ کوردستانێکی بەهێز لە نێو عێراقێکی یەکگرتوودا ئەمە ئەگەر بۆ ماوەیەکی کاتیش بێت ئەمە جارە سیاسەتی ئەمریکایە کەواتە کوردستانی لەبیر نەکردووە لە ناو عێراقێکی بەهێز یعنی ئەفغان کوردستانێکی بەهێز لە ناو عێراقێکی یەکگرتوودا کەواتە لەگەڵ فیدرالیەتە لەگەڵ جیاببوونەوەی کورد نییە بەڵام لەگەڵ ئەوەش نییە کە مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان بەو شێوەیە پێشێل بکرێت یاخود قوارەیەکی دەستوری کە بە خوێن و بە ماندووبوون هاتوۆتە دی بەو ئاسانیە لاواز بکرێت و خەڵکی شۆڤێنی بێن هەر یەکە و بەرامبەری بۆستێتەوە و بێوێت لاوازی بکەن ئەمە ستۆپ و وەستانێک بەو هێرش و چۆنەڵی کێبڕکانی کە بەرامبەر بە هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا کراوە دەوەستێنێت لە دوای ئەم سەردانە جۆرێک لە ئەوەی کە پەیوەندەکان دابڕۆژرێتەوە جۆرێک لە سەقامگیری سیاسی و ئابووری نێوان عێراق و هەرێمدا دروست بێت هیوادارم ئەگەر بیرۆکەی سودانی سەر بگرێت چونکە من ئەوەی کە دەیبینم سودانی بەو شێوەی بیر لە هەرێمی کوردستان دەکاتەوە ناوێ هەرێمی کوردستان لاواز بێت بە پێچەوانەی هەندێک لە ئەو کەسانی کە شۆڤێنین بیر دەکاتەوە ئەگەر بیرۆکەی سودانی سەر بگرێت و سودانی بەهێز بێت و سودانی گوێ لە ئامۆژگاریەکانی سیاسەتی ئەمریکا و ئیدارەی بایدن بگرێت بەڵە دەبێ وا بێت بەڵام ئەگەر بێت و ئیتاری تەنسیقی چونکە بیرمان نەچێ هەندێک ئەوانیش هەندێک کەسیان هەیە هەر لەناو ئیتار زۆر شۆڤێنیانە بیر دەکەنەوە و تۆنڕەون و تا حدێکی زۆر میلیان بۆ ئێران هەیە و دەتوانین بڵێن پەروەردەی دەستی ئێران و هەندێکیشیان ئەمیان ڕۆن و تا حدێکی زۆر وەکو سودانی بڕوایان بە سودانی دەتوانێت ئەم دابڕانە لەنێوان هێزە چەکدارەکانی عێراق و ئەو گروپانەی کە سەر بە حەجی شعبین کە مەترسیەکی ڕاستەوخۆن بۆ سەر ئەمریکا دەتوانێت ئەم دابڕانە دروستکات ئەمە قوتێکی یاسایی قانونی تەنانەت ئەمنیشی پێویست نییە بەم حاڵەوە دەتوانێت ئەمە بکات سودانی هەرچەندە سەرکردایەتی هێزە چەکدارەکانی عێراق بڵندی کات بەڵام تا حدێکی زۆر ناتوانێت بە ڕاستەوخۆ و بە شێوەیەکی ڕاستەوخۆ یاخود بەهێزیەوە ڕوبەڕووی ئەوانە بوەستێتەوە لەبەر ئەوەی کە لەناو خۆیاندا گروپی مەزهەبیان زۆرە گروپی مەزهەبی تائیفی بۆتە وەکو ڕزینێک وەکو چۆن دەڵی سەرەتانێک کەوتۆتە گیانی هێزەکانی عێراقیەوە تاکو ئێستا 8 هێزی چەکداری لابەلامان هەیە لە عێراق ئێران ڕازی دەبێت بەوەی کە ئەم هێزە چەکدارانە حەل بکرێن ئایا چەند سەرکەوتوو دەبێت سودانی لەمەدا خۆی پرسیارەکەیە چەند سەرکەوتوو دەبێت ئێمە شەمەی چاوەڕێی ئەوەین بزانین هێزی سودانی و گەڕانەوەی و ئیشکردنی ئەو سادیار دەبێت دوای ماوەیەکی تر کە چەند دەتوانێت ئەوە بکە هەمومان بە هیوای ئەوەین کە سودانی سەر بکەوێت واشنگتن بڕای بەتوانە و لێهاتووی سودانی هەیە بۆ تەبڕاندنی ئەم قەیرانە حدێکی زۆر نەکرد واشنگتن زۆربەی زۆری لایەنەکانی عێراق و چین و توێژەکانی عێراق هەز دەکەم سیاسەتی سودانیان بەلاوە سیاسەتێکی میان ڕەوانە و سیاسەتێکی متەوازنە و سودانیش سەرکەوتوو بە هەتا حدێکی زۆر ئەگەر لێگەڕێن بەڵێ دەتوانێت ئەم شتانە بکات بەمەرجێک لە مانەوەی لە کابینەی داهاتی حکوومەت بەردەوام بێت ئەگەر ینی ئەگەر عێراق لە بەردەم هەڵبژاردنێکی نوێدایە ئەی تەسەور دەکەی بەم ماوەکەمە سودانی بتوانێت هەموو داواکاری و مەرجەکانی ئەمریکا جێبەجێ بکات لە عێراق یان ئەمە دەبێت بۆ سەروەخت و ماوەیەکی داهاتوو کە پێکهێنانی داهاتی حکوومەتی عێراقا دوا بخرێت دەزانی ئەوەی کە بۆ
ئێستا لە ئێستادا گرنگە بۆ سوودانی هەڵبژارنەوەیەتی بۆ 4 ساڵی داهاتوو باش و ئیشیش دەکا دەبینین ئیش دەکا بۆ ئەوە بۆ هەڵبژارنەوەشی پێویستی بە ڕازیکردنی هەموو لایەنەکانە لە خۆی و ئەو سەردانی بۆ ئەمریکا تا حدێکی زۆر ئێستا ئەمریکای لە خۆی ڕازی کرد ئێستا دەبێت بگەڕێتەوە بە هەمان شێوە هەوڵ بدا ئێرانیش لە خۆی ڕازی بکە و کوردیش لە خۆی ڕازی بکە شێ ئەو سنەش لەلایەکە بەڵام ئەوەی کە گرنگە بەلای ئەمریکا و بەجێی سوودانی داداوە هەڵبژاردننی جەخت لەسەرەوە دەکات کە هەڵبژاردن بکرێت و دەڵێت دەبێت پاک و نەزیهیش بێت ئایا سوودانی هەتا چه حدێک دەتوانێت ئەم شتە بکات پێویستە پاڵپشتی کورد بێت لەمەدا بەڕای من مەبەستی هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستانە بەڵێ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەروەکو باسم کرد کاک ئەرسەلان سەقامگیری عێراق بەندە بە سەقامگیری هەرێمی کوردستانەوە ئەوان ئەو باڵکەیان مرد کە جارێکی تر بیر بکەنەوە کورد لاواز دەبێت کورد نامێنێ نەخێر کورد قوارێکی دەستوری دامپێدانراوی هەیە لەلایەنی نێودەوڵەتیەوە و هەموو چاوەکان ئێستا لەسەر ئەوەن کە کوردستان ئایا تا چەند حکوومەتی عێراق دەتوانێت مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان بدا بە تایبەت لە دوای سەردانەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ واشنگتن کە هەموو ئەو شتانەی بەجێی ئەمریکەکان دادا هەموو ئەو پێشێلکارانەی بەجێی ئیدارەی بایدندا و دوای ئەوە گەڕایەوە هەم سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەم سەرۆکی هەرێمی کوردستانیش بەڕێزان کاک مەسرور بارزانی و کاک نەچیروان بارزانی سەردانی بەغدایان کرد و پێیان ڕاگەیاند کە ئێوە فلان خاڵ و فلان خاڵتان بەرامبەر هەرێمی کوردستان پێشێل کردووە و چاوی دنیاتان لەسرە و ناکرێت ئەمە بکەن بەسە ستۆپ بەمە بکەن من زمنی مادەی 140 و ئەوەی کە دەیبینین لە پێشێلکردنی بوجە و موچە و چەندەها مادەی تر کە 55 مادەیە بەرامبەر هەرێمی کوردستان زۆر نائینسافانە تەعاملیان کرد. کەواتە ئەگەر بەم تێگەشتن و بەم قسانە بێت هەڵبژاردننی پەرلەمان لە کاتی خۆیدا بەڕێوە دەچێت یان لایانی کەم ئەو مەرجانی کە پارتی بۆ هەڵبژاردنەکە هەیەی جێگیر دەکرێت یاخود هێشتا ڕوونیە و دەگونجێت هەڵبژاردن ئەو مەرجانی کە پارتی هەیەی کە پارتیش دەلالەتە لە ئیرادەی هەرە زۆری کوردستان وەکو لە هەڵبژاردنەکاندا دیارە ئەمە قسەیەک نییە و هەروەها کەزایی بکرێت. پارتی دیموکراتی کوردستان واتە ئیرادەی هەرە زۆرینەی خەڵکی کوردستان ئێرادەی خەڵکی کوردستانیش لەگەڵ ئەوەیە کە هەڵبژاردنێکی پاک و نزیه و بێگەرد بکرێت دوور لە دەرز دێوەردانی دەرەکی ئەگەر ئەم مەرجە بێتەدی بەڵە هەڵبژاردن دەکرێت ئەگەر نێتەدی نەخێر ئەم دڵنیایی لە ناوەڕۆکی کۆبوونەوەکەی سوودانی و بایدن وەرنەگرت بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردنە بەم شێوەیە بەڵێ هەروەکو باسم کرد خۆشبەختانە بایدن هەمان قسەی سەرۆک بارزانی دووبارە کردەوە بە هەمان نەس کە پێویستە لە هەرێمی کوردستان هەڵبژاردنێکی پاک و نەزیه بکرێت دوور لە دەستێوەردانی دەرەچی ئەم شتێکی گرنگ بە هەرێمی کوردستان چونکە ئەوان دەیانویست پێشوەختە نەتیجەکەیان دانابوو دەیانویست بە تەداخلاتی هەندێک دووەلی ئیقلیمی هەڵبژاردنەکە بکرێ و کورد پەراوێز بخرێ کورد پەراوێز بخرێ کە پارتی پەراوێز بخرا واتە قەزەی کوردیش کەم تا زۆر بەبێ پارتی ئەم هەڵبژاردنە بەڕێوە ناچێت نەخێر بڕوا ناکە ئەگەر بەڕێوە بچێت کاریگەری دەبێت لەسەر دۆخی سیاسی هەرێمی کوردستان یان قبولکراو دەبێت نەتیجەکەی من پێم وایە کە بەڕێوە ناچێت ئەمە زانیاریان پێشبینی بەڕێستە من پێشبینیم وایە و بینیشمانە کاتێک کە یەکێتی چەند ساڵە ئێمە دەمانێت هەڵبژاردن بکرێ بەڵام یەکێتی ناوێ نەکرا بەڕای جەنابەت من پرسیار لە جەنابەت دەکەم معقولە هێزێکی گەورەیەک و پارتی دیموکراتی کوردستان و ئێرادەیەکی گەورەی لە پشتەکە میلەتی کووردە نەیەوێ هەڵبژاردن بکرێت من حتمما نەمەوقعی پرسیارم نا وەڵام ئەیەتەوە بێگومان کەواتە بۆ بەڕۆچوونی هەڵبژاردنە پارتی دەبێت لەکوێوە دەست پێ بکات یەکڕێزی ناوخۆ دەتوانێت ئەم بابەتێک لای بکاتەوە یاخود ئەبێ لە چوارچەوەی یاسا و پرۆژەیەکی پەرلەمانیدا ئەم بابەتێک لای بکێتەوە چونکە ئەوەی کە تایبەتە بە شێوازی بەڕێوەچوونی هەڵبژاردنە ئەوەیە کە قەرارەتی محکەمەی ئیتیحادی هەیە بۆ ئەمە هەڵوەشاردنەوەی ئەم بڕیارە بە سیغە قانونیەکەی کە خۆشت هەر کەسێکی یاساییت پێم وابێ زانیاری باش تێ لەم بابەتە چۆن دەکرێت ئەمە
دەزانی کاکەر سەلام چۆن هەڵبژاردن بکەین ئێمە بەهۆی بڕیارەکەی دادگای ئیتحادیەوە پەرلەمان پەکخراوە تۆ ئەگەر پەرلەمان هەبوونی پەرلەمانێکی دانپێدانرا و یەکسانە بە قسە ڕۆیشتن و شەرعەتدان بە قسەکانت لە ناوخۆ لە دەرەوە باش سەرەتا پێویستە هەڵبژاردنێکی پاک و نەزیه بکرێت کە ئەمە ویستی پارتی دیموکراتی کوردستانیشە بەڵام بە مرد چونکە پارتی دیموکراتی کوردستانیش هەستی بەوە کرد کە گەلە کۆمەکێک هەیە لەسەر هەرێمی کوردستان کە دەیانێت پێشوەختە ئەنجامەکان یەکلایی بکەنەوە کە ئەمەش بێگومان ڕەفزە لەلایەن پارتی دیموکراتی کوردستان و سەرۆک بارزانیەوە و ئەمریکاش هەستی بەوە کردووە ئەگەرنا هێزێکی گەورە و دەوڵەتێکی گەورەی وەکو ئەمریکا ئەم قسەیە ناکات و دووبارەی ناکات. هەر ئەوە جێگەی پرسیارەوەڵا ئەوڕن خان بۆ ئەمریکا بەم شێوەیە بەم ئاستا پشتیوانی لە دۆزی ڕەوای گەلی کورد ئەکات یعنی بابەتەکە پاراستنی بەرژەوەندەکانی خۆیەتی لە مەنتیقەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست یاخود ئەم بابەتە پەیوەندێکی مێژووی دوو درێژی هەیە و ئەمریکا هەمیشە وەکو پەناگەیەکی ئارام سەیری هەرێمی کوردستانی کردووە کامیانە؟ بەڕای من ئەمریکا لە دوای نەوەستویەکەوە هێواش ڕای گۆڕا بەرامبەر میلەتی کورد و حکوومەتەکەی ئەویش بەهۆی ئەوە بوو بەهۆی سیاسەتی میانڕەوی حکوومەتی هەرێمی کوردستان بەهۆی ئەو پێکەوە ژیانە جوانەی کە لە حکوومەتی لە ناو هەرێمی کوردستان هەیە کە پارتەیەکی زۆر جوانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و چاوی دنیای لەسرە بمانەوێ نەمانەوێ ڕاستە گلەی ناوخۆی هەیە ڕاستە بەهۆی دەستێوەردانی دەرەچێوە هەندێک بەداخەوە لە هێزەکانی ناوخۆ کەم تا زۆر دەیانەوێت شکۆ بوونی هەرێمی کوردستان لە دەرەوە لە کەدار بکەن بەڵام ئەم ڕاستیە ناشارێتەوە کە هەرێمی کوردستان پارچێ و بقعەیەکی زۆر جوانە لە شەرق الئەوسەط و چاوی دنیای لەسرە و بە سیاسەتی نەرمی خۆمان هێواش وامان کرد کە باوەڕ بە هەموو دنیا بێنین و من زمنی هیم ئەو ڕووداوە گەورەی کە ڕوویدا لە کاتی داعش پێشمەرگە بوو بە ئەفسانەی تێکشکاندنی داعش ئێمە لە جیاتی هەموو دنیا شەڕمان کرد باش کەواتە نیازپاکی خۆمان و خۆشویستنمان بۆ ئاشتی و ویستنی ئاشتی بۆ ئێمە وەکو ئاڵایەک بەرزمان کردەوە ئاڵای سپی کە ئێمە میلەتێکین تەنها ئەوەی کە دەمانوێت ئاشتیە و ئازادیە و نەچەوسانەوەمانە و ئەمریکاش و وڵاتانی ئەوروپاش بۆیان دەرکەوت کە میلەتێک هەیە چەندین ساڵە دەچەوسێنرێتەوە مافەکانی زەفت دەکرێت و ئێستاش دەیانوێت بەردەوام بن لەمە بەڵام ئێستا بۆیان پێشگیری و سەپۆرتەکانی ئەمریکا بۆ کیانی دەستوری هەرێم تاکی و تاکەی بەردەوام دەبێت هەندێک جا لە پەنای ئەم بۆچونەی بەڕێستا یعنی گلەی ئەوە دەکرێت کە ئەمریکا لە کاتاستیارەکاندا پشتی لە گەلی کورد کردووە بەڵام کاتێک کە خۆی وستوێتی بە هەموو شێک پاپشتی کوردی کردووە چۆن بتوانین ئەم نەزعەیە ئەم تێگەشتنی ئەمریکا بۆ داهاتوو درێژە پێبین ئەوەی ئەرکی سەکردایەتی کوردە دەبێت چی بکات؟ بەڵێ خۆی ئەمریکا و وەکو باسم کرد ئەمریکا و ئەوروپاش دوای شەڕی داعش زۆر نەزڕە و تێڕوانینیان بۆ هەرێمی کوردستان گۆڕا و زانیان گەلی کورد گەلێکی ئاشتی خوازە و باوەڕ ناکەم هەروە بۆ ئاسانیە چ بەهۆی بەرژەوەندەکانیانەوە بێت چ بەهۆی سیاسەتی کوردەوە بێت واز لە هەرێمی کوردستان بێنن و ئەوەی کە ئێستا دەیبینین لە سەردانەکەی سوودانی و لە ئەو لێدوانانەی کە لە ئیدارەی بایدنەوە لە کۆنگرێسەوە لە کۆنگرسمانەکانەوە بە تاک دەدرێت بەرامبەر هەرێمی کوردستان فەڕەنسا کە دەوڵەتێکی گەورەیە لە حلفی ناتۆ و لە پێنج وڵاتەکە شتێکی ڕووداوێکی گەورەیە کە فەڕەنسا بە غێرم باشردان بە هەرێمی کوردستان دادەنێت و باسی پێشمەرگە دەکا باسی هەرێمی کوردستان دەکا بۆیە ئەم ڕووداوانە و بوونی هەرێمی کوردستان کاریگەری هەیە لەسەر ئاشتی ناوچەکە لەسەر زۆر شتی تر کە ڕێگرە لە دروستبوونی هیلالی شیعیش توانی مالۆک و خۆی سوود لە دەرفەت و ئەو دەرفەتانی کە دێتە بەردەم کورد جا لە قۆناغێکی مێژوویدا بێ توانی مالۆک و خۆی سوودی لێوەربگرین لۆبی ئەم بابەتانە بکەین بە ئاڕاستی بەکارهێنانی
بەرژەوەندی باڵەکانی نەتەوەی کورد. دەزانی بەداخەوە کاک ئەرسەلان هەندێک جار کە سێری مێژوی کوردەکەی ئەو تەفرەقە و ئەو جوزانم جیاوازی کە هەیە دەزانی ئێمە ئەگەر بە یەک دەست بە یەک دەنگ ڕوبەڕووی عێراق بینەوە ڕوبەڕووی قسەکانمان بۆ نمونە گوتارەکانمان یەک گوتاری هەبێت بۆ بەرژەوەندی باڵاکانی هەرێمی کوردستان بەڕای من بەرژەوەندی باڵای هەرێمی کوردستان هێڵی سوورە ناکرێت لایەنێک بڵێت ئەمە بەرژەوەندی باڵای هەرێمی کوردستان و بڤەیە نابێت دەستی بۆ ببرێ لایەنێک بێت بە دەستێکەڵکردن لەگەڵ دەوڵەتێکی ئەقلیمی گەمە بەمە بکات گەمە بە هەندێک کەسی ساویلکە بکات کە بە تەواوەتی لە سیاسەتی نێودەوڵەتی تێنەگەیشتوون و مێژوی کوردیان نەخوێندوێتەوە نازانن کورد بە چ نەهامەتێکدا ڕۆیشتووە لەوانەیە بزانن بەڵام ئێستا هەندێک کاریگەریەک هەندێک لەلایەنی دەرەکی کە بە هەموو شێوەیەک بە شێوەی مادی و معنەوی پارە سەرف دەکەن و لەلایەنی مرۆییەوە چەندین کەسیان پێگەیاندۆکەوە کار لەسەر عقلی تاچی کورد بکەن بۆی کە ئەم یەک دەنجێ دروست نەبێت ناتۆکمەی ئێمە بۆ نمونە لە ڕیفراندۆم بمبورە لە ڕیفراندۆم سەرۆک بارزانی فەرمووی دەبێت ڕیفراندۆم بکرێ هیچ نەبێ ئێمە ئیرادەی خۆمان پیشانی وڵاتانی دەوروبەر و وڵاتانی دەرەوەدەین تەنانەت لەوەش هەستان تەفرەقەیان دروست کرد و بە فیتی وڵاتانی ئیقلیمی شێوەی ڕیفراندۆمیان ناشرین کرد و لە ئەنجامدا بوو بەهۆی لە دەستدانی 150 خاکی هەرێمی کوردستان بەداخەوە هەموو ئەم هەوڵانە من ناڵێم گەندەڵی نییە سەیریکە من ناڵم گەندەڵی نییە ناڵم کەم کوڕینە هەم کاتێکیش ئەوەم کردووە باش هەیە بەڵام ئەوەی کە هەیە دەبێت بزانین کە دەستکەوتێکمان هەیە بە خوێنی شەهیدان بەدەست هاتووە ناکرێت هەروە بە ئاسانی تەسلیمی دژمنان و نەیارانمانی بکەین ئێمە وەکو کورد پێویستە هەوڵ بدەین بۆ چاکردنی بۆ چاکسازی ڕخنەی بنیاد نەر بنێن ڕخنەی بنیاد نەر بگرین ببوورە و وا بکەین پێ بە پێ بەرەو باشتر بڕۆین نەوەک ئەوەی کە هەشمانە لە دەستمان بچێ خوا نەخواستە دەکرێت ئێمە تاکێک بین بە سوود بین لەلایەنێکەوە بۆ نمونە چاکسازی بکەین بەڵام ئەو بین قەوسێن بەرژەوەندی باڵاکانی هەرێمی کوردستان هێڵی سوورە هیوادارم هەموو تاکێکی کوردی ئەوە بزانێت کە ئاڵای کوردستان بەرژەوەندی باڵای هەرێمی کوردستان و قوارەی هەرێمی کوردستان ئاسان دروست نەبووە تاوەکو ئەوەندە بە ئاسانی ئێمە باسی بکەین تۆ ناوزایی دەردەبڕی بۆچی ئاڵای کوردستان لەژێر پێدادنێ ئەمە کوفرێک کە دەیکەی بۆچی جێم بە قوارەی هەرێمی کوردستان دەیت جێم بە حکوومەتەکەت دەدەیت تۆ دەتوانی پێ بپێ ئەوە بکەی کە بەرەو باشتری بەری ئەم تێگەشتنە لە زەهن و بیرکردنەوەی تاکی کوردی چۆن دەچەسبێت بەگومان ئەمە بە ڕۆژێک و دوڕۆژ دروست نەبووە چونکە کورد ماڵ و حاڵی خۆشی دەفرۆشت و بە گیانی خۆشی دەکردە فیدا لە پێناوی کوردستان بەداخەوە ئێستا کە هەندێک کەس دەبینین قسە بە کوردستان دەڵێ کە دایکی هەمومانە قسە بە جەم بە ئاڵا دەدات ئەمە کارکردنێکی دوور و درێژی دەوڵەتانی ئیقلیمیە هیوادارم لەمە ئاگادار بن لەم موئامەرەیە ئاگادار بن گەنجەکانمان زیاتر بخوێنەوە زیاتر متابعە بکەن ڕەخنەتان هەیە وەرە بە شێوەیەکی زۆر جوان و پرۆفشناڵانە دەتوانی ڕەخنە بگری بەڵام جوێندان ئەگەر لە دەرەوە کەسێک بمان بینێ کە ئێمە جوێن دەدەین چی خوێندنەوەیەکی دەبێت بۆ ئێمە ئایا چی دەگۆڕێت من ئێستا قسە لەگەڵ جەناب بکەم قەناعەتت پێبێنم پێویستە بە شێوەیەکی میانڕوان و بە نەرمونیانی قسە لەگەڵ بکەم و بابەتەکە وەکو خۆی باز بکەم بۆ جەنابت بڵم لەم سێکتەرە لەم بابەتە لەم لایەنەوە من لێت ڕازی نیم و حەز دەکەم بەرەو باشتر بڕوە بەڵام بە جوێندان و بە هەڵقتانە سەر بارەگا و بە دار و دیوار شکاندن و بە ئاڵای کوردستان ژێر پێخستن خۆت ژێر پێدەخەی
زۆر ئێرادەی گەلی کورد ژێر پێدەخەی بەداخەوە هیوادارم سەردانەکەی سوودانیش ئەنجامێکی باشی هەبێ بۆ گەلی کوردستان و گەلی کوردستان بەحەسێتەوە و موچەخۆرانی هەرێمی کوردستان لەو هەموو نەهامەتی و لەو هەموو خۆڕاگری کە هەیان بوو بەڕاستی ئەوەش هەر ئێرادەیەکی بەرزی گەلی کوردستان. زۆر سپاس بۆ ئەورنگ شێخ عەلی چاودێری سیاسی، سپاس بۆ ڕوونکردنەوەکان، سپاس بۆ ئامادەبوونێت. دووبارە بەخێر بێت. بینەرانی بەڕێز و خۆشەویست هاتەوەرێکی دیکە و بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ.